بەخێراتنی کەناڵەکانی ڕاگەاندن و ئێوەی ئازیزەکەم ئەوەی کە تەوەرەی گفتوگۆکەیە و هۆکاری ڕەقسنیم کۆنگرە ڕۆژنامەوانیە کردنەوەی فەرعی یا با بڵێن نووسینگەی بانکی ناوەندی عێراقە لە ناو سلێمانی. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە پەرلەمانی عێراق لە هەوڵدا بووین بۆ ئەوەی بانکی ڕافیدەین و ڕەشید و بانکی ناوەندی عێراق فەرعی لە ناو هەرێم و لە ناو پارێزگای سلێمانیە بکرێتەوە. بەنسبەت بانکی ڕافیدەینەوە ئێمە موافقەتی وەزارەتی مالیەمان بە نووسرا وەرگرت و موافقەتی بەڕێوبەری گشتی واتە بانکی ڕافیدەین خودی خۆیمان وەرگرت، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ئەمەی تاکو ئێستا جێبەجێ نەکردووە وێ ڕایبوونی موافقەتی تەواوەتی ئەوەی پەیوەندی بە ڕافیدین و بە حکوومەتی عێراقەوە بێت. بەڵام شان بەشانی ئەوە لە هەوڵدا بووین بۆ ئەوەی نووسینگەی پەرلەمە با بڵێن نووسینگەی بانکی ناوەندی عێراق بکرێتەوە. لەوانەیە پرسیارەکە لای ئێوەی بەڕێزووە لای بەشێک لە هاوڵاتیانەوە بێت کە گرنگی یاخود دەوری کردنەوەی نووسینگەیەکی بانکی ناوەندی عێراق چییە بێت. من لێرە تیشکە خەمە سەر کۆمەڵێک لەو سوودانەی لە دوای کردنەوەی بانکی ناوەندی عێراق کە ئێستا بۆ هاوڵاتیانی هەموو پارێزگاکانی عێراق بەردەستە، بەڵام بۆ هەرێم بەردەست نییە. ئەویش لە تایبەتمەندیەکانی بانکی ناوەندی بۆ هاوڵاتیان یەکەم پێدانی سولفە و قەرز لە ڕێگەی بانکەکانەوە، پێدانی پێشینەی خانوبەرە بۆ کڕین یەکەی نیشتەجێبوون و چاکردنی، پێدانی سلفەی هاوسەرگیری، پێدانی قەرز بۆ پرۆژەی گەورە و بچووک و مامناوەند، ئاسانکاری لە مامەڵەکردن لەگەڵ سەرجەم بانکەکان و پێدانی تایبەتمەندی سوودەکان لە ڕێگەی بانکی ناوەندیەوە. یەکێکتر لەو هەوڵانە کانگاومان بۆ ناوە ڕێکخستنەوەی کاری نووسینگەی ئاڵوگۆڕ دراوەکانە ڕێکخستیان لەژێر هەردوو بەشی ئەیوبی و یەکێکی تر لە سوودەکان کردنەوەی نووسینگەی بانکی ناوەندی نەهێشتنی یاخود با بڵێن گۆڕینی پارەی سوتا و پارەی دڕاو و بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە یاشتنەوەی پارە، جگەلەوەی کە هەموو ئەو بابەتانی کە ماوەی ڕابردوو گرفت بووە بۆ بازرگانان کە بۆ بازرگاکانی عێراق جێبەجێ کراوە، بەڵام بۆ هەرێم و بۆ سلێمانی جێبەجێ نەکراوە. لە کردنەوەی منافزی فرۆشتنی دۆلار لە ناو مەتاڕەکانە کە بینیمان بۆ هەرێم زۆر بە قورسی و دواتر هەر جێبەجێ نەکرات لە بەروی گرفتی بۆ دروست کرا، بۆ بازرگانان کە یانەوێت لە ڕێگەی مەنەسە ئەلکترۆنیەکانی و مامەڵەکانی خۆیان ڕایی بکەن، ئەمانە تاکو ئێستا گرفت بووە. واتە لە ئەگەری کردنەوەی ئەم نووسینگەیە با بڵێن لە داهاتووە بوژانەوەیەکی اقتصادی بە پارێزگای سلێمانیەوە دێتە ئاراوە، لە هەمان کاتە هەموو ئەو تەسیلاتانەی کە بۆ هاوڵاتیانی عێراق بەردەستە بە هەمان چێوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ پارێزگای سلێمانی بەردەستە بێت. بۆ ئێمە لەم ڕوانگەیەوە هەوڵەکانمان بەردەوام بوو و لەگەڵ دەست بەکاربوونی پارێزگاری نوێی بانکی ناوەندی بەڕێز دکتۆر عەلی عەلاق بۆ یەکەم جار کە سەردانی پەرلەمانی کردووە، سەردانی لیژنەی اقتصاد، سەردانی لیژنەی ئێمەی کردووە و لەسەر داوای بەندە بووە و هۆکاری ئەوەشی کە ئستیزافەمان کردووە، هۆکاری یەکەم بەشێکی کە ئەوە گرفتی هەموو هاوڵاتیانی عێراقە، کێشەی دینار بەرامبەر بە دۆلار و بەرزبوونەوەی ئەو دۆلار بەرامبەر بە دینارە، لە هەمان کاتە گرفتەکانی سلێمانی و ضروری بانکی ناوەندی یا کردنەوەی فەرعی بانکی ناوەندی عێراق لە سلێمانیمان باس کردووە. لەگەڵەوە شاکە دوای گفتوگۆیەکی زۆر ئەمەمان گفتوگۆ کردووە بە هەمان شێوە لەگەڵ بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی و واقعەت دەرکەوت کە بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی تەنها وەکو ناو بانکی ناوەندیە گینا ڕەبط نەکراوەتەوە بە بانکی ناوەندی عێراقەوە، بۆیە ئەو تەسیلاتە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نەگرتوێتەوە. بۆیە لە 13/8 بە هەمان شێوەی استیزافەمان کردوێتەوە بۆ لیژنەی اقتصاد و گفتوگۆکەمان کردوێتەوە و هەموو ئەوانی کە گرفت بۆ لەو مودەیە هەوڵمان داوە چارەسەری بکەین. بۆیە لە 7/8 بە شەفەیی کە لەسەر داوای خۆی دووبارە سەردانم کردوێتەوە موافقەتی کردنەوەی ئەم نووسینگەی یاوە و لە 22/8 ئەمەی کە نووسراوی بانکی ناوەندیە لە 22/8 بە نووسراو موافقەتی کردووە لەسەر کردنەوەی نووسینگە. ئێمە داوای فەرعمان کردووە، بەڵام نووسینگە ئەو کاری ئێمەش جێبەجێیەکات و هەوڵەکانمان تەنها ئەوە نییە کە تەنها لە چوارچێوەی ئەم نووسینگە بمێنێتەوە، بەڵکو فراوانتری بکەین و بکرێت بە فەرعێک لە ناو سلێمانیە. بۆیە لە 7/8 کە لەگەڵ بەڕێز پارێزگاری بانکی ناوەندی لە کۆبوونەوەیە بووین
و پێشنیاری تا چەند شوێنێکیش کراوە چەند جێ کراوە بۆی ئەو نووسنگەی تیا بکرێتەوە من دوێنێ هەر لە ناو سلێمانێ سەردانی ئەو جێگەیم کردووە و بە جێگەیەکی گونجاوی ێزانین چونکە ئەوەی کە گرنگ بێ بەلای ئێمە لەم قۆناغەیە کردنەوەی ئەو بانکەیە بە زووترین کات بۆیە لە جێگەکەی لەم قۆناغەیە ئەشێت لە داهاتووە هەوڵەکانمان بۆ جێگەیەکی باشترە بەڵام لە ئێستاە من بە شتێکی بە شوێنێکی گونجاوی ێزانین و ئەوەی کەماوە لە ئەستۆی حکومەتی خۆجێی سلێمانی و حکومەتی هەرێمی کوردستانە کە ئەو ڕۆتیناتە ئیداریانە پەلەی تیا بکەن کە ڕێکارەکان بۆ کردنەوەی ئەم نووسینگەیە چونکە موافقەت وەکوتم موافقەتەکە لە پارێزگاری بانکی ناوەندیەوە هەیە و لە ئەگەری ئەمەی کە ئەم ڕێکارانە بە زووترین کات جێبەجێ بکرێت ئەمە ئاسانکاریەک و هەموو ئەو دەعمەی کە هەیە بۆ هاوڵاتیانی عراق بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ دانیشتوانی پارێزگای سلێمانی فراهەمەکرێت. زۆر سپاس. فراکسیۆنەوەی باسییان لەوە کرد کە ڕەزامەندیان وەرگرت و بۆ کردنەوەی لەقی بانکە ڕەشید و ڕاپتین لە هەرێم بەڵام یانی نەکردنەوەی ئەم دوو بانکە ئەوەیە کە بیناکانیان لەلایەن بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە دەستی بەسەرایگیراوە ئامادەنی ڕادەست بکرێنەوە ئەم کێشەیە بەکوێ گەشتەوە دەیبزایە بەڕێزت ئاگدار بێەوە بابەتی کردنەوەی نووسنگەی بانکی ناوەندی لەکەی بە فعلی ئەکرێتەوە ئەو شوێنانی کە دەستنیشان کراوە شوێنی کەنتی تایبەت یاخۆ شوێنی حکومی بەڵێ بۆ ئەوەی کە جنابەت باسێکی چ بانکی ڕافیدەین چ بانکی ناوەندی باڵێ نووسنگی بانکی ناوەندی عراق ئەتوانم بڵێم بەندە بۆ بە نووسرا و بۆی کە بەروار و جوابی هەردوو جیهەتی تایە یەکەم کەس بووم کە لەسەر ئەم دوو مەلەفە کارم کردووە پێش هەموو فراکسیۆن و لایەنەکانی کە و موافقەتیشمان بەڵێ بەدەست هێناوە وە گرفتەکە لەوانە کە شوێنیان هەبێ یان شوێنیان نەبیان شوێنیان دەستی بەسەراگیرابێ بە پێچەوانەوە ئامادەی تایتیان هەیە بۆ ئەوەی بانکی ڕافیدەین وەکووتم هەم موافقەتی خودی بانکەکە کە بە واژۆی بەڕێوبەری گشتی بانکەوە هەم موافقەتی وەزارەتی مالیەشمان لایە و بە نووسراویش ئەگەر پێتان خۆش بێ دواتر بۆ کەناڵەکانی ڕاگەاندنی نێرین بەڵام گرفتەکە لە حکومەتی هەرێما بۆ لە ماوەی ڕابردووە کە تاکو ئێستا ئەو تەنسیقەی دروست نەکردووە کە پێویستی بۆیە تەنسیق لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەزارەتی داد وەزارەتی مالی هەموو وەزارەتانە ئەم بانکە دروستی بکە بەڵام تاکو ئێستا حکومەتی هەرێم بەدەمیەوە نەچوو ئەمە زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندنی شەوە قسەمان لەسەر کردووە بۆیە دووپاتم کردەوە پێشتریش و قسەکەم لەسەرەوە بوو کە ئەوەی هەیە موافقەتی بانکی ناوەندی ئێستا بەدەستمان هێناوە بە نووسراو ئەوەی کە گرنگە ئەوەیە کە هەردوو بڵێن حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی خۆجێی سلێمانیش خێرا بکەن و پەلە بکەن چونکە ئەمە ڕاستە ئێمە ئازانیم قۆناغێکی دژوارە بۆ سەرجەم هاوڵاتیان کەسی لێ بەدەر نییە گرفتی سەرەکی گرفتی موچەیە بەڵام ئەمەوە ئەکات اقتصادیین هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای سلێمانی بژانەوەیەک بەخۆی و بینێ کە ئەمەش کاریگەریەکی باشی لەسەر بژێوی کاسبکاران ئەوانی بەدەر لەوەی کە پشتیان بە موچە بەستووە دەوری دەبێت. حکومەتی عراقی داواکاریەکی هەبووە بۆی کە موچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕێگەیەکی کارتەوەدا بەرکردێەوە داوای ژمارەی ڕاستەقینی فەرمانبەرانی هەرێم کرابێت و حکومەتی هەرێم ڕەتی کردبێتەوە کە لە ڕێگەیەکی کارتەوە موچەدا بەرکردێەوە ژمارەی ڕاستەقینی فەرمانبەران بە عراقیدات ئەمەی کە چەندین جار ئاماژەمان پیاوە ئەوەیە کە مەفروزە ئەو شاندانەی لە حکومەتی هەرێمەوەیان لەگەڵ پەرلەمانتارانی فراکسیۆنە کوردیەکانە تەنسیقیان هەبێت ئەمە تاکو ئێستش بە ئەمڕۆ کە قسە لەگەڵ ئێوەی بەڕێزەکەم جێبەجێ نەکراوە لەوانەیە لە چوارچەوەی ڕسمێکە ڕسمێک گیرابێ بەڵام وەکو تەنسیق نەبووە بۆیە لێک تێگەشتن وەکو پێویست نەبووە بۆیە و گرفتانی کە ئێستا هەیە لە ئازال ماوە بۆیە داواکارەکان ئێمە من لە پەرلەمانیشە مداخلەیەم کردووە لە چەندین شوێن ژوتومە کە ئێمە پەرلەمانتاری خەڵکین دیفاع لە حکومەتی هەرێم ناکەین و دیفاع لە حکومەتی عراقی ناکەین و تووشمانە ئەم گرفتە هەرکێت تۆمەتبارە یاخود تاوانبارە لەوەی کە ئەم گرفتە ڕووی داوە مەفروزە بەپی یاسا و بەپی دەستور مامەڵی لەگەڵا بکرێت بەڵام ئەوەی کە داواکاریمان کردو هەمیشە وتومانە مۆزوعی موچەی هاوڵاتیان دوور بێت لە بابەتی سیاسی دوور بێت لەوەی کە سراعی سیاسی نێوان حکومەتی هەرێم یا حزبێک سیاسی لە نێو هەرێمەوە لە حزبێک سیاسی لە عراقەیە لەگەڵ حکومەتی عراقا هەیە ئەمەش بەچی ئەکرێت بەوەی کە بە فعلی موچەی هاوڵاتیان دەربێنین ئەمە ناکرێت ینی یەکێک بەشێک لەو بەڕێزانەی کە قسەیان لەسەر چارەسەرکردنی گرفتەکە کرد بەداخەوە ئێمە لە هەوڵدابین و چاوەڕێ بکەین بۆ ئەوەی نەفقاتی فعلی عراق زیاد بکات بۆی لە چوارچەوەی ئەوەی کە ئەو نەفقاتە فعلی ئەو زیاکات ئەو کاتە موچەکە بەشی هاوڵاتیانی هەرێمی لێبیرێت
ئەگەر لە مانگێک شاو نەفقاتە فعلی عراق کەمی کردە و کاتە گرفت دیسان لە موچا دروستە بێت ئەمە چارەسەر نییە وەوتوشمانە ئەم مودەی کە ئەم سێ مانگەمەی کە موچەیەت مانگی حوت و هەشت و نۆ کە لە عێراقە کە بە قەرزەکانی 9 زەیرێت ئەمە مودەیەکی زەمەنیە بۆ چارەسەرکردنی گرفتەکە و چارەسەری ئەم گرفتش بە هەمواری یاسای موازنە بێت بەوەی کە موچەی هاوڵاتیان ڕبط نەکرێتەوە بە نەفقاتی فعلی عراقەوە ئاساییە خزمەتگوزاریەکان بەڵێ ئەگەر عراق چەندێکی سرف کردووە بۆ پرۆژێ خزمەتگوزاری با هەرێمیش لە چوارچێوەی ئەو 12.6 کە خۆیەتی سەرفیکە بەڵام ئەمە نابێ ببەسترێتەوە بە موچەی هاوڵاتیانەوە ئەمە تەکیدمان کردوێتەوە ئەم مودەی سێ مانگە مودەیەکە بۆی فراکسیۆنە کوردیەکان وەکو ڕابردوو هەر یەکەوە بە ئاراستەیەکە کار نەکە بەڵکو بە یەکگرتووی و بە یەکدەنگی کار کرد من هەمیشە وتومە ئێمە نەتوانین لە هەرێمی کوردستانە حکومت کە نتوانێت عدالت لە نێو هەرێمی کوردستانە جێبەجێ بکات کەواتە ناتوانێت لە بەغاش داوای عدالت بکات لێرە جیاوازی لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەک کە بکات ناتوانێت لەوێش بڵێ با جیاوازی نەکرێت لەبەرەوە پێویستە لە نێو خۆمانە یەکڕیزیەکی تەواوەتی و دوور لەم جیاکاری و دوور لەم دژایەتیکردنی یەکترە ئەو کاتا توانین کاریگەری ئەوەش لەسەر فراکسیۆنە کوردیەکان هەبێت و بە هەمان شێوە داکۆکی و يعني حكومة العراق داويك واي لا هرم كردوا على رجيك كارتوا مشدا بشكروا وجه هرم برضو كده بوكو ببرزي اجتمود أمريكا نك جوابي برسياركا أتوانا بلهم إضافة شنبوقسا كان جنابك يكام تنسيق نية باشا دوام وتومانة چندين جارم ناوانا مفروضة تسليم كري وتاكو استا أمانا نكراوا بشيكي گرفتگان لا حكومة ريم بشيكي گرفتگان لا حكومة عراقوية داکۆکی ئێمە پەنجە نەخێنێت تەنها سەرەوەی گرفتەکە با بڵێن خەتایکی یان خەتایکی نیە بەڵکو چارەسەرکردنی گرفتەکە و مەفروزە ئێمە وەکو پەرلەمانتاران تەرکیزمان لەسەر چارەسەر و دۆزینەوەی ڕێگە چارە بێت. بۆ بەشێکەمی پرسیارەکەی جەناب بەڵێ ئەمانەی کە لەم قۆناغەیە با بڵێن دواکەوتنی ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن چ ئەنجومەنی پارێزگا چ پەرلەمانی کوردستان بێت ئەمە کاریگەری نەرێنی پێشتریش وتومانە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر مزداقێتی مەحافەزەکانی و لەسەر هەموو ئەو هەیە ئەو با بڵێن دامەزراوانە هەیە بۆیە لە ماوەی ڕابردووە تەکیدمان لەوە کردوێتەوە کە مەفروزە بکرێت هەڵوەشانەوەی ئەوە با بڵێن ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ پەرلەمانی کوردستانە تەنها دەلالەتێکی ڕوونە لەوەی کە مەفروزە لەمە و دوا بەپێی دەستور مامەڵە بکەین بەڵام ئەم دەستورە تەنها نەسەپێنرێ بەسەر هەرێمی کوردستانە بەڵکو عراقیش بە هەمان شێوە بۆیە گرنگە لە ئێستەوە ئامادەکاری بکرێت بۆ هەڵبژاردننی وەکو ئەوەی کە دیاری کراوە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی یا بە بڵێ ئەنجومەنی پارێزگاکان و ئەمە لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت و دواتریش بیر لە درێژکردنەوەی تەمەنی ئەم دامەزراوە ڕقابیانە نەکرێتەوە موسسانە بەڵکو لە کاتی خۆیان لەگەڵ کۆتایی هاتنە ڕاستەخۆ ئامادەکاری بکرێتەوە چونکە ئێمە نظامی دیموکراسی و هەڵبژاردننی خەڵک لەو چوارچەوەیە بۆ ئەم دەزەمەنیە دەنگەیە بەو کەسە یاخود بۆ حیزبەیە بۆ لایەنە دیاری کراوە و ناکرێت لەسەر داوای خۆی درێژی بکاتەوە ئەمە پێشتریش ئەم قسانەمان وتووە و ئەوەی بەنسبەت ئەوەی کاریگەری لەسەر سەری دۆلار بێ من ئەمە یەکێک بۆ لەو بابەتانی کە تەنانەت پارێزگاری بانکی ناوەندی بە دڵخۆشیەوە کە پێی وایە ئەمە کاریگەریەکی زۆر باشی لەسەر نرخی دۆلار بەرامبەر دینارە بێت چونکە مەفروزە کە ئێمە من چەند مقتەرەحێکم بۆ کردووە بۆ ئەنجومەنی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بۆ بەڕێز پارێزگاری بانکی ناوەندی بۆی بمانەوێت ئەم بابەتە چارەسەر بێ بەتایبەت گرفتی دۆلار دینار مەفروزە لە هەموو لایەکەوە ئێمە ناکرێت پارێزگایەکی لێ بەدەربێت چونکە خودی ئەو پارێزگای لێ بەدەربێت وای لێکە کە پرۆسەکە بە شێوەیەکی گشتی فەشەل بێنێ لە ماوەی ڕابردووە من کارێکی زۆرم لەسەرەوە کردووە کە پرۆژە سەکەنیەکانی ناو پارێزگای سلێمانی بە نرخی بانکی ناوەندی دۆلار بکرێت ناکرێت دەمە وەکو ئۆفرێک باس بکات دۆلار یا با بڵێن گەڵا بە 145 وەرەگرنیا بە 150 وەرەگریان بە 130 ئەمە نابێت بێت بچێتە چوارچەوەی ئۆفرەوە ئەما بێت ئیجبار بکرێت بەسەر ئەو پرۆژە سەکەنیانە و ئەوانش چ کاتێکە توان ئیجبار بکرێت کە لینکی تەواوەتی ئەو پرۆژانە هەبێت لەگەڵ بانکەکان و ئەوانی لەگەڵ بانکی ناوەندیە بۆی بتوانێت ئەو پارێکە وەریەگرێت بە هەمان شێوە گەشتێکی پێ بکرێت لە دەرەوە بوو سعرە بۆی دابشکێتەوە بۆیە وەکوتم ئەمانە بێگومان کاریگەریە بێت
و ئێمە دڵخۆشین پێی و داواکاریەکەمانەوەی کە پەلە بکرێت لە جێبەجێکردنی بڕیارەکان. مە قسەی حکوومەتی هەرێمە من ئێستا کۆنگرە ڕۆژنامانێکم کرد لە کێوە گومانیان نه ئەمە پەیوەندی بە جیاکردنەوە نییە نه پێم وابێ بابەتەکەم نه ئەمە پەیوەندی ئەمە پەیوەندی بە جیاکردنەوە نییە نه ئەمە ئەو بابەتە لەوانێ لەگەڵ یاسای موازنەوەی کەوتومانە گەر خەدر بکرێت ئەمە بابەتێکی ترە ئەمەی کە نووسنگێک ئەم نووسنگە ڕاستەوخۆ سەر بە فەرعی هەولێر دەبێت لە بانکی ناوەندی و فەرعی هەولێر سەر بە بانکی ناوەندیە لەبەرەوە دیناری حکوومەتی کوردستاندا لە بانکی ناوەندی بکەوێت ئەو مەرجە شکرا کە جێبەجێکراوە وەڵام بانکەکە تا کوردستان ڕێکارەکانی گەشتومەچی ئەوەی کە گرنگە ئێمە لەم قۆناغەیە تەرکیزمان کردووە سەری ئەمەی بانکی ناوەندیە و ئەوانەی کە جنابیش باسەکەی لە داهاتووە کاری لەسەرەکەی ئەگەر پێویست بکەوە ئەگەر بەمە چارەسەر نەبێت ئەگەر پرسیاری کرد بله ئەمە کاتی خۆی پرۆژەیاسایەکمان تەقدیم کرد بۆ ئەمەی کە جنابە ئێڵیت بۆ بەشی دووەمی کە ئەم بەشە زیادە پارە زیادەی نەوتە بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و لە ئەو بڕێی کە حکوومەتی هەرێم پاشەکەوتی کردووە بیرێتەوە بە هاوڵاتیان بەڵام ئەوە بوو کە ئەو کات قسەمان لەسەر کرد کە گرفتەکە کێ دروستی کردووە لە نێو حیزبە کوردیەکانە کێ ناڕاستە خۆ دژی وەستایەوە بەڵام بۆ با بڵێن لەم خۆناغەیە نەخێر سوودێکی وای نابێ بەڵام ئەوەی کە بۆ پرسیاری یەکەمیش بەنسبەتەوەی کە سەردانەکەی کاریگەریە بۆ بڵێ بێگومان هەر ئەمڕۆ بڕیار دراوە کە لە دەرەوەی مەنەسا مامەڵە لەگەڵ وڵاتانی ئیمارات و تورکیا و هندستان و وڵاتانی ئەوروپا بتوانرێت لە دەرەوەی سویفت بازرگانان کاڵای خۆیان بکڕن پارەی خۆیان هەناردە بکەن و بە شکاندنەوەی ڕاستەخۆ بە دینار بۆ لیرەی تورکیا بە یۆرۆ بە وڵاتانی ئەوروپا ئەمە بێگومان ئەمەش دوای کۆبوونەوەکەی بەڕێزیان دێت لە ئەمریکا و ئێمە گەشتبینین بۆی کە لەگەڵکردنەوەی ئەم نووسینگەیەش ئەو ئاسانکاریانی کە بە زووترین کات جێبەجێ بکرێ و زۆر سپاس بۆ ئێوەش مانگی دوانزە موچەی مانگی نۆدا بەش بکرێتە دوای سێ موچەی فەرمانبەرانی یاخود نەدرێت بەڵێ هەتاوەکو مانگی دوانزە موچەی مانگی نۆر بدرێت پێ دوایە موچەکانی مانگی ئەو سێ مانگی دوان ئێمە یەکێک کە لە یەکەم ڕۆژە من حەزەکەمە هەر بۆ ئێ بەڕێزی ڕوونکەمەوە لە یەکەم ڕۆژەوە کە ئەعلانیان کرد کەمە قەرزێکە 700 میلیارد بۆ مانگی 9 و 11 و بە هەمان شێوە گرفتەکە یا با بڵێن ئەمە بە گرفتێکم زانیەوە یەکەم پەرلەمانتار وتومە کە مەفروزە ئەمە وەکو مانگی 7 و 8 و 9 سەرف کرێت ئەمە تەناوە نییە ژمارێک گۆڕین بەڵکەوەیە کە بە بیانووی ئەوە نەهێنرێتەوە مانگی 7 و 8 دواتر لەگەڵ مانگێکی کەیە ئەیرێتەوە یان ئێستا پاشەکەوتەکریا دوایی ئەیرێتەوە لەبەرەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزمونێکی باشیان نییە لەگەڵ حکوومەتی هەرێمە لە ڕووی پاشەکەوت و لە ڕووی لێبڕینەوە کە ئازانین کە تاکو ئێستا نەیراوەتەوە بۆیە گرنگە ئەوەی کە جنابیشی ئاماژە پێەیە لەم مودە زەمەنیا هەم چارەسەری ئەو گرفتە بکرێتەوە ئەمە یەک دووەم داهاتی ناوخۆی هەرێم تاکو ئێستا نازانایە بە چ شێوازێک بەکارهێنراوە لە کاتێکا کە ئەبینین کە ئەو بڕای ئێستا 250 میلیاردی هاتووە چاوەڕێی 200 میلیاردی TBIن کە ئەویش بگات ئەو کاتە مەفروزە پێداچوونەوەیەکی زۆر بەپەلە لەلایەن حکوومەتی هەرێمە بۆ جەدوەلی دابشکردنی موچە بکرێت کە مودەی 12 ڕۆژ نیو مانگی داناوە بۆ ئەوەی موچەی هەرێمی کوردستان دابش بکە لەگەڵ گەشتنی ئەو 200 میلیاردی TBI کە ئاگاتەوە 700 میلیاردی کە چاوەڕێبوون لەگەڵ تەکمیلەی داهاتی ناوخۆ کە 3 مانگە داهاتی ناوخۆ هەر باسیش ناکرێت مەفروزە لە مودەی 2 ڕۆژە لە خلالی 2 نەگاتە 3 ڕۆژ موچەی هەموو هاوڵاتیان دابش بکرێت نەک جەدوەلێکی 30 ڕۆژی یاخود 15 ڕۆژی دابنرێت ئەمە موچەی هاوڵاتیان دابەشەکرێت